کەسانەی قاوەخۆرێکی باشن ئەزانن ئەبێ قاوەی بۆی کە بە کواڵیتی و باش بێ ئەبێ چ تایبەتمەندیەکی هەبێ. هەروەها قاوە خواردنەوە و قاوە پێشکەشکردنی دەستور و نەریتی تایبەت بەخۆی هەیە. جاڵانەی بەلاتانەوە پرسیار بێت بە چیا بزانین قاوەیەک باشە یاخود ئەبێ قاوە چۆن بخۆینەوە. سەبرتان هەبێت لەگەڵم بن بۆەوەی کە بۆتان ڕوون ئەبێتەوە. لەگەڵیشە کاتێ باسی قاواکرێت چەندەها جۆری قاوە هەیە. قاوەی عەرەبیە، فەڕەنسی، تورکی، لاتە، ئێسپرسۆ، هەموو ئەم جۆرانە. جا ئەمانە جیاوازیان لەگەڵ یەکتریا چیە؟ ئەگەر ئەمڕۆ لەگەڵم بن بێگومان بە تەواتی بۆتان ڕوون ئەبێتەوە و لەسەر زانیاری تاواتان ئەبێت لەبەرەوەی کە ئەمڕۆ سەردانی کاک ئیسکەندەرم کردووە لە جان کۆفی بۆی کە ئەو زیاتر لەسەر قاوە قسەمان بۆ بکە. ئیسکەندەر هەر سەرەتا با بزانین قاوە چ پرۆسەیەک تێ ئەپەڕێنێ هەتاکو ئەبێ بەم قاوە هاڕەوەی کە ئێمە لە ماڵەوە یان لە کۆفتەریاکانە بەکاریانە هێنین. ئەگەر باسی قاوە بکەین بەڕاستی مۆزوعی قاوەیان شارەزایی لە بواری قاوەیە کاتێکی زۆر و بەرنمەیەکی زۆر و چەندیدارێکی زۆری ئەوێت. بەڵام من ئەوەی کە بەش بە حاڵی خۆم کلەی ئەزانم لە پرۆسەی قاوەیە کە بۆ نمونە لە چەند وڵاتێکی مەحدود لە دنیاە قاوە بەرهەم دێنرێت. داری قاوە هەیە و دارێکی خۆڕستکە کە دروست ئەبێ لە جێگەکانە و کەشێکی تایبەت بەخۆی هەیە کە دروست ئەبێ. ئەمە ئەگەر سەریکەین ئەمە میوەی قاوەیە ینی دەنگی قاوەیە کە دوایی ئەیکەینەوە ئەم دەنکە سەوزەی لێ بەرهەمە هاتووە کە هەر دانێک لەما دوو دەنکی قاوەی تایە و ئەم پرۆسەیە پرۆسەیەکی دوور و درێژە کە کاتێکی زۆری ئەوێت و ساڵێکی زۆری ئەوێ. لێرە قاوەی سەوزمان هەیە کەم قاوە سەوزە لە ئێستاە بۆ ڕێجیم و بۆ هەندێک شتێکەش بەکاری ئێنن کە بەدەستکەوان ئەکوترێت چکە بەتاحونەکان دەنکێکی ڕقل پێش بەرژاندنە ڕقەتی نایە. بەڵێ لە دوای ئەوە ڕۆستەکرێ بەو شێوازەی کە ئەمانەوێت. بۆ نمونە بۆ قاوەکانی ئێسپرێسۆ یان قاوەی عەرەبی یا بۆ تورکی بە شێوازێ ڕۆستەکرێ و بۆ هەر جۆرێک قاوەیەک حجمێکی خۆی هەیە کە بریتە لە میدیەم و لایت و دارک کە شێوازی دەنکی قاوەکە سێری ئەەکەی ڕەنگی کاڵە یا ڕەنگی تۆخە یا ڕەنگی مامناوەندە. یعنی ئەو جۆرە جیاوازانەی قاوە هەمووی لە ئەمە دروست دەکرێت بەڵام پەیوەندی بەوە هەیە لەمە دروست ئەکرێت بەڵام شێوازی برژاندنەکانی ئەگۆڕێ بەو شێوازەی کە ئێمە ئەمانەوێت کە ویستمان لەسەرێتی بۆ چ قاوەیەک بەکاری بێت و دواتر ئەوەی کە چۆن بیهاڕیت بە چەند نازەیەک وردی بێ دەڵم پرۆسەکە تۆزێت دوور و درێژە. لە دوای دەنکی سەوز کە ڕۆست دەکرێت بەو شێوازی کە ئەتەوێت بەو جۆرە قاوەی کە ئەتەوێت کە پێی دروست پێی شێوازی هاڕینمان هەیە. هاڕینەکانیش کە بریتین لە 6 بۆ 7 جۆر کە هەر ئێکێکیان بۆ جۆرە قاوەیەک ئەبێت. بۆ نمونە بۆ قاوەی تورکی و عەرەبی نوعێکە بۆ ئێسپرێسۆ و فلتەر کۆفی و ئیلە ئاخیری نوعەکانی قاوەکە ئاهار. ئێستا ئەگەر سێری ئەم قاوەیە بکەین ئەمەیان بۆ ئێسپرێسۆ و بۆ کاپوچینۆ و لاتێ و بابەتەکانی ئەمریکانە زیاتر وردکراوە. ئەمەیان بۆ فلتەر کۆفی و ماچوو نوعێکیان بەکاردێت. دنکەکانی گەورەترۆ زبرترە باشە و بەم جیهازانە جاران ئەیان هاڕێ ئەمە ئەمری 100 ساڵە بۆیە حەزم کردۆ لێرەش بێ بڕی لە ساڵی 2014 کڕیمە و زۆرم خۆشەوێ زۆر دەمێکە هەمە پێشتر بەمانە قاوە هاڕاوە لەگە دوای گۆڕانی تەکنەلۆجیا و هاتنی جیازی گەورەتر و باشتر ئێستا بۆ بە وەکو جیازی ئۆتۆماتیک و کارەبایی کە قیاس و غرام و شقڕەکەی کە لە سەرەتی بە چەند غرام قاوە دەوێ ئەوەت بۆت بەهارە. بەڵام پێشتر کە بۆ نمونە بۆ هەموو هاڕینی قاوەیەک بە میزانی دەست و عەقڵ کە کراوە بەم شێوازە قاوەکەیان هاڕیوە
ولی نایە کە ئەکرێتەوە بۆ چۆن ئەڵێ بۆ ئەسپرسۆ یان بۆ فلتەر کۆفی یا بۆ قاوەی عەرەبی یا بۆ قاوەی تورکی لەسەری تهدید کراوە کە بۆ بیخەیتە چ دەرەجەیەک کە لێرەیانە دیارە ئەگەر سێری بکەیت یعنی دەرەجەکەی دەستنیشانەکرێت بەدەست خۆتە بەپێی ئەوەی کە بۆ نمونە زبری ئەەکەیت لێرەیە گراینەرەکە ئەم بەشەی هەڵەگری ئێخەیتە جێگەیەکی ترەوە کە بتەوێت دەستنیشانەکەی چەندێک بیهاڕێ وردیەکەی چەندێک باشە جا ئێستا ئێمە ئەزانین ئەو کەسانی کە قاوە خۆرن بێگومان ئەوان زۆر ئاسانتر ئەزانن ئەو قاوەی کە ئەیخۆن ئایا قاوەیەکی باشەیانە بەڵام بەگشتی بە چیە بزانین ئایا ئەم قاوەیە بە کواڵیتیە باشە؟ قاوە ڕەنگی ئەگەر دەنگەکەی ببینی ینی دەنگی قاوەکە ببینی بە ڕەنگەکەیە دیارەکە تازەیە یا کۆنا و بە بۆنەکەیە و بە تامەکەیە ئەم سێشتەکە ئەو کەسانی کە قاوە ئەخۆنەوە یان کە بە بەردەوامی ڕۆژانە قاوە ئەخۆنەوە خۆیان هەستی پێ ئەەکەن کە ئەم قاوەیە تازە نییە بۆن ڕنگ تامەکەی تامەکەی بۆ نمونە ئەگەر کوپێکی قاوەی ئەسپرسۆ دروست بکەین هەم بە بۆنەکەی هەم بە شێوە و ڕەنگەکەی ئەزانین کە ئەو قاوەیە کە کۆنەیە کۆن نییە ڕەنگی قاوەیەکی باش چۆنە ینی ڕەنگی قاوەیەکی باش تقریبەن ئەگەر بڵم وەکو ڕەنگێکی گۆڵدی وایە زەردێکی تۆزێک بەڵێ ئاڵتۆنیە کە کرێمی بەشی سەرەوەی کرێمێکی بە ئەبێ کرێمێکی باشی هەبێت دوای ئەوە بۆنەکەی ئەبێ بگاتە ئاستی لە دانیشتنەوە هەتاکو و ئاستی سەر ئەبێ بۆنەکەی هەستی پێ بکەی بەڵێ لەوانەیە کە بۆ نمونە ئەو کەسانەی کە قاوە ئیشێنی پیشەسازی لە بواری قاوەیەکەن یان بزنسی قاواکەن یا ئیشی قاوە ئەەکەن لە دەرەوە و لە زۆربەی دنیا کە بە تێستی قاوەکان کە بۆ نەدەنکی قاوەکان لە دوای برژاندنی کە کوالێتەکانیان دیارەکرێم قاوانە بۆچی بەکاری ئەم شەیپە یا ئەم ڕەنگە چونکە ئەم قاوانە ئەگەر ئێستا سێری بکەیت ئەمە بەرهەمی یەک باخە ئەمە بەرهەمی یەک باخە باشە لە ئیسوبیا کە سێر ئەەکەی دەنکەکان هەر دەنکیان حەجمێکە دارمان هەیە بەرهەمی زۆر باشە لە ساڵێکە ئەتوانێت 3 کیلۆ 200 غرام بەرهەم دەنکی قاوەمان باتێ داریشمان هەیە کە لە ساڵێکە ئەتوانێت کیلۆیەک و 200 غرام دەنکی قاوەمان باتێ ئەمەش کە قەزوانە ئەمە قەزوانی کوردی خۆمانە باشە ئێمە لە گوند نشینەکانی دەوروبەری سلێمانی ینی دەرەوەی سلێمانیش کە ئەوەی کە دەستمان پێیان بگا دەنکی قەزوانەکانیان لێکڕین و بەرهەمی قەزوان و بنێشتە تاڵ لەمە پێک کاک ئیسکەندەر ئێستا با بچنە لای جۆرە جیاوازەکانی قاوە چەند جۆر ئێمە قاوەمان هەیە لە کوردستانی خۆمان کامیان زیاتر خواست لە سەرەتی جۆرەکانی قاوە زۆرن لە هەموو دنیاە بەڵام بەپێی ویست و خواستی ئەو خەڵکانە کە لە ئەو لە بەشێکیان لە جوگرافایەکانی لە جێگەیەکانگە بەپی کشوهەوەی وڵاتەکان قاوەکان ئەگۆڕێت ئەگە باسی خۆمان بکەین لە کوردستانە 5 جۆر قاوەمان یعنی ئێمە قاوەمان زۆرە بۆکۆی کە خەڵک لە مینیۆ داوای بکە زۆرمان هەیە بەڵام ئەم 5 قاوەیە کە خەڵک زۆر ڕۆژانە داوایەکە یا چەندانەیەک لەم قاوانە ئاخواتەوە بریتین لە قاوەی عەرەبی و قاوەی ئەسپرسۆ لەگەڵ لاتێ و قاوەی قەزوان و قاوەی بنەشتە تاڵ کەم دوانیان خۆمان لە شاری سلێمانی تاجیانەکەین لێرە دروستیانەکەین کە کافاینیان تیانە و بۆ کەسانی کە جسمیان لەگەر کافاین ڕانەیە توانم قاوانە بەکاربێن ئەگەر باسی قاوەی عەرەبیەکە بکەین قاوەی عەرەبی لە کۆندا عەشیرەتەکانیان خێڵە عەشایەرەکانی کە لە ناو عەرەبا بوون ئەم قاوانەیان نێوەتە دەستوەستایەک کە ئەم وەستایانە کەڕولاڵ بوون بۆ ئەوەی کە ڕیسیپی قاوەکەیان یان تایبەتمەندی قاوەکەیان نەچێتە جێگەیەکی تر
کە بۆ نمونە کە لە کاتێکە سڵحێکیان هەبووە یا کۆبوونەوەیەکیان هەبووە لە شوێنێکە توانیویانە بەم قاوەکەی کە هەیەیان بووە کەسی بەرامبەریان پێ مقنیعکەن بۆ ئەوەی کە گفتوگۆکەیان بەردەوام بێ لەسەری لەبەرەوە ئەو کەسیان هەڵبژاردووە کە بووی معلومات نەیات قاوەی عەرەبی جێگەیەک بۆ جێگەیەک فەرقەکە ڕاستە بۆ نمونە قاوەکە پێوترێ قاوەی عەرەبی بەڵام ستایلی تایبەت بە خۆی هەیە هەم لە دروستکردنی هەم لە برژاندنی هەم لە پێشکەشکردنی قاوەی عەرەبی دەستور و نەریتی چ ئێستا من کە لێرە پرسیارم کردوتان تەنانەت ئەبێ فنجانەکەشی بەم شێوەیە بێت بەزەبێت ئەگەر بۆنمونە هەر لە کۆنشا تقریبان هەتاکو و ساڵی هەشتاکانیش کە باسی ئەەکەن لە شاری سلێمانیە کە فاتیحەیەکمان هەبوو یانی تەعزەیەکمان هەبووە قاوەی عەرەبی پێشکەش کرا بۆ خەڵکەی کە هاتووە بە حکمەوەی کێمە لە ناوچەیەکەین لەگەڵ هەموو کللتورەکانە تێکەڵ بووین ئەم قاوەیە تقریبان ئێستا ڕێژەکەی زۆرە وەکو لە حەجمی خۆی زیاترە کەمتر لە ناو فنجانەکەی تقریبان ئەگەر بڵین 15 ملیم بۆ 18 ملیم قاوەی تێئابێت کە حەجمێکی زۆر کەم ینی قاوەی عەرەبی ئەوە نییە کە زۆر بەدەستەوە بمێنێتەوە لەبەر ئەوە لە هەڵبژاردننی کوپەکەی یان فنجانەکەی کە تایەتی بەبێ دەسک دروست کراوە کە درا بەدەستەوە لەبەرەوەی کە بەم شێوازە ینی بۆ هەموو قاوە خواردنەکان ئێمە پێشترە بێت ئەو هەبێت بۆ ئەوی کە بتوانین تامی قاوەکە وەکو خۆی بیکەین ئەمە نەریتی قاوە خواردنەوە ئەوەیە قاوەکان نەک تەنها ئەمە بریت ینی بۆ یەک قاوە بڵین بۆ هەموو قاوەکان ضرورە کە پێشتر لاوانەیە ئەم شتە کەم تا زۆر خەڵک نەیزانێت جاری وا بۆ نمونە من خواردنێکم خواردە بێت دوایە بمێ قاوەیە بخۆمەوە ئەو خواردنی کە لە دەم ماماوە یا لە بینی دانەکان یان لە هەر جێگەیەکی کە لە ناو دەم ماماوە نەمتوانێت بێت کە ئاوێکی باش خۆمەوە نەڕۆشت بێ کە قاوەکە خۆمەوە هەستەکەم کە قاوەکە خراپ بێ لەبەرەوەی کە شتێک لە ناو دەم ماماوەتەوە یان هەستەوەرەکان زۆر تامەکەی درکەن بالضبط و ضرورە بۆ منە ئاوێکی باش پێش قاوە خواردنەوە بخورێت کە باسی کوپی قاوەی عەرەبیمان کرد کوپی قاوەی عەرەبی لەبەرەوەی لەم حەجمەی کە ئێستا تایەتی کەمتری تایە لەبەرەوە زۆر کەم بەدەستەوە مێنێتەوە قومێکە ئەی خۆیت و دایەنێیتەوە و زۆربەی کات لە فاتیحەکانە کە تەسلیمی ئەو کەسەیەکەیتەوە هەر قاوەکە تێکاتەوە کە ئەبێ بەعکسەوە دای بنیتەوە کە بڵی من تاوا قاوەتر ناخواتەوە لەگەڵ خورمایە ئەخورێت یان ئەمە تایبەتە بە خۆتان وەڵاهی ئێمە خورمای لەگەڵ دائانین لەبەرەوەی کە قاوەی عەرەبیە و خورماکەش تۆزێکە عەرەبیانە بۆی کە پاکێجەکە کام باش با بچینە لای ئێسپرسۆ ئێسپرسۆ ئەگەر باسی ئێسپرسۆ بکەین لە وڵاتی ئیتالیا بەرهەمێنراوە کە گۆڕانکاریێکی زۆر گەورەیان کرد لە بزنسی قاوەیە و لە سەرفکردنی قاوەیە بۆ هەموو دنیا ینی ئێستا هیچ کۆفی شۆپێک نییە لە دنیاە کە قاوەی برژاوی ئیتالی لە ناو کۆفی شۆپەکەیانە بێت لەبەرەوەی کە ئیشەکەیان زۆر بە بێرفێکتانە جێبەجێ کرد زۆر بە باشی کردیان کە مینیۆیەکی کاملی قاوەیان دروست کرد کە لە ئێسپرسۆ بۆ کاپچینۆ و لاتێ و دبل ئێسپرسۆ و مەجموعەیەشتی زۆریان دروست کرد کە هەموو بابەتانە کە هەر لە دەنکی قاوە و هەر لە پاڵەپەستۆی ئێسپرسۆ کە مەشینی جیازێکە کە ئەتوانێت ئەم شتانە بەرهەم بێنێت باش بچینە لای لاتە لاتێ ئێسپرسۆ ئەمریکانۆ و کاپوچینۆ زۆربەی ئەم شتانە کە ئیبداعی وڵاتی ئیتالیایە کە ئێستا زۆر بەمان کە وە باسی قاوە ئەەکەین یەکسەرەوەین ئیتالیا لەبەرەوەی ئەو ئیبداعی کە ئیتالیا لە قاوەیە کردی لە مێژووە نەکراوە ینی بۆ منە ئەو وڵاتانێک کە بۆ ناگەر باسی یەمەنکەین کە لە سەدەی 15ە قاوەی تا دۆزراوەتەوە بژێنرا و تەقدیم کراوە نەیتوانی ئەو شتە بکاکە ئیتالیا کردوێتی لەبەرەوەی کە بۆ نمونە مەجموعەیەک ینی مێنیۆیەکی کاملی بۆ قاوە دروست کرد کە گۆڕانکاری بوو لە بزنسی قاوەیە گۆڕانکاری بوو لە تەواوی ئیشی قاوەیە بۆ هەموو دنیا
لاتێ کە دڵخوازی زۆربەی گەنجەکانی ئێستەیە بریتە لە سنگل ئەسپرێسۆیەک و کە شیر و فۆمی بەسەرەوە بێت. ئەی ئەمانە جیاوازیان لە چیایە؟ ئەسپرسۆ و لاتێ و ئەمریکانۆ ئەمانە؟ ئەگەر باسی ئەسپرێسۆ بکەین، ئەسپرێسۆ 7 غرام بۆ 8 غرام قاوە بەرهەم دێنێ کە تقریبان ئەگاتە 20 ملیم قاوە پێی دروست ئەکرێت. لەمەیە تۆزێک حجمی کوپەکان فەرقەکە بۆ سنگل ئەسپرێسۆیەک ئەمە بەکارێنین، بۆ لاتەیەک ئەم حجمۆ یا حجمێک گەورەتر بەکارێنین. لاتێ و ئەسپرێسۆ گەر بڵین فەرقەکەیان چیە؟ فەرقەکەیان شیر و فۆمە. ئەگە بڵین ئەمریکان و ئێسپرێسۆ فەرقیان چیە؟ فەرقیان ئاوەکەیە کە ئاوی زیاترە و ڕوونترە، بەڵام ئێسپرێسۆ مڕکەزتر و خەسترە. باشە. با بڕێنە لای قاوە کوردیەکان، قەزوان و بنێشتە تاڵ. باسێکی ئەوشمان بۆ بکە. ئێمە پێشتر قاوەی کوردی لە ساڵی 1800 پێش هاتنی ئەم دابەشکردنی کورد بەسەر ئەم چەند پارچانەیە بۆ ماوەی 80 ساڵ قاوەی کوردی بە ناوی کوردی و بە مۆرکی کوردیەوە بە هەموو جیهانە بڵاو کرایەوە کە بریتی بوو لە قاوەی قەزوان. بە خۆشحاڵی و ساڵی 2017 ئێمە ئەم قاوەیەمان لە شاری سلێمانی زیینو کردەوە و پێشکەشی میوانەکانمان کرد کە لەو کاتە لە مینیۆکەمان نووسیبمان قاوەی کوردیمان هەیە. لە دەنگی قەزوان بەکارەیە، بۆ پێشتریش بۆ نمونە ئەم قاوەیە هەر بە هەمان شێوە بەکار هاتووە، بەڵام ئێستا بەرهەمێکی کەشمان هەیە کە بریتە لە قاوەی بنێشتە تاڵ کە هەر لە داری بەند و لە ئاوی بنێشتە تاڵ دروست دەکرێت. باشە. ئەمە شێوازی پێشکەشکردنەکان چۆنە؟ ئەو دەنگی قەزوانەکەتان لە ئەم دەنگی قەزوانەکەی لەگەڵایە ئەمیش ڕەحەتەلقومی پێڵەن بە کوردی، ڕەحەتەلقومێکی لەگەڵایە کە هەر لە ئاوی بنێشتە تاڵ و لە تامی بنێشتە تاڵ بەرهەم هاتووە. با قسێکش لەسەر کاتی قاوە خواردنەوە بکەین. گونجاوترین کات بۆ قاوە خواردنەوە کێیە؟ تەسەورەکەم ئەوە پسپۆری من نەبێت کە ئەو قسەیە بکەم، بەڵام وەکو ستانداردن کە دانراوە لە کاتژمێر 9 بۆ کاتژمێر 5 دوانیۆڕۆ کاتێکی باشە بۆ قاوە خواردنەوە. نوێی بەیانی، بەڵام ئەوەیە هەیە کە قاوە ناکرێت لە کاتێکا بیخۆیت کە تۆ چەند سەعاتێکی زۆر نانت نەخواردووە و ئەکرێت بۆ نمونە لە دوای نانی بەیانیەوە قاوەی بخۆیتەوە، هەرچەنە زۆربەی کات ئێمە لە بەرەوەی تایمی خەومانیان کاتەکانمان لاوانێ بپی گونجان کەم خەویان مەجموعەیەش دەبێت، بەڵام ئەکرێت لە دوای نانی بەیانیەوە بخورێت. لە دوانیۆڕانیشا لە بەرەوەی ڕۆژێکی دوور و درێژت بەڕێ کردووە لە کاتژمێر 2 هەتا کاتژمێر 5 ئەوارە بتوانانی قاو بخۆیتەوە، بەڵام خراپە کە بە شەوان بیخۆیتەوە، چونکە زۆر بمان جسممان ڕانەهاتوە لەگەڵ کافاینە و کافاینیش کە بە بەردەوامی ئێنەرجێکی باش دەهاتێت بۆ ئەوەی کە بە ئاگابیت لەبەرەوە کاتی خەوەکەت زۆر تاخیرە بێت. کاتێشتا مەجارناوە بۆ قاوە خواردنەوە، بەڵام ئەوە نەنا. زۆر سپاست دەکەم کاکسپاس بۆ زانیاری جوانەکان. بێگومان ئەم خواردنەوە گەرمە کە زۆر کەس ئەڵێ چێژەکەی لەوایە بە تاڵی بیخۆیتەوە سوودیشی یەکجار زۆرە. ئەوەی کە بۆ نمونە ئەگەر تۆ بیخۆیتەوە ئەکات مەترسی تووشبوون بە ئالزایمێر، بە نەخۆشی شەکرەی جۆری 2، بە هەروەها جۆرەکانی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی جگەر و ئەمانە لە مرۆڤەکانە ئەگەری تووشبوون کەم ئەکاتەوە، ئەوترێت متابۆلیزمی جەستە زۆر ئەکات، هەر بۆیە ئەگەر بەردەوام بیت بە شێوەیەکی باش و دروست لەسەر خواردنەوەی واد لە کات کێشت دابەزێنێ، لەگەڵیشدا هەمیشە ڕێنمایی کراوە بە ئەندازەی خۆی بیخۆنەوە و هەروەها کۆمەڵێک لە کەسەکانش وەکو خاتوونی دووگیان، ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە لە گەدەیانە، کەسانێک کە تووشی نەخۆشی پەستانی خوێن بوون، ئەوترێت ئەم کەسانە لە خواردنەوەیە زۆر هەوڵ بن بە حەزەرەوە بیخۆنەوە و هەروەها بە ڕێنمایی پزیشک. ئەم جارە ئەگەر قاوەتان خواردەوە بێگومان بەم زانیاریانە بەرچاوڕوونتر ئەیخۆنەوە نوێشی گیانتان بێت.